ئەمە یەکێک بۆ لە خاڵە نێگەتیڤەکانی ڕۆژاوای کوردستان. ئۆجالان ئەزانێت کە ڕۆژاوای کوردستان خەتی سوورە بە نیسبەت خودی قەندیلیشەوە کە سازشی لەسەر ناکە ئەزمموی کوردی لە ڕۆژاوای کوردستان و ناس نەژێر ئەو داوای ئەگەر خودی ئۆجالانیش بیکە. جیاوازی نییە لە بینی پێکەکە و هەسەدا، جیاوازی نییە لە بینی پەژاک و کۆدار و ڕۆژ شەڕانە تەنها شەڕێکی ئەسکەری ئەوە نییە، شەڕێکی سیاسی نییە، فاکتە ئەساسیەکەی هۆکارە ئەساسیەکانی لە پشتەوە بەڕاستی شەڕ ئابوووریەکانە. بەڵام لە هەموو شەڕانی کە وڵاتانی عەرەبی 10 ساڵ لەگەڵ ئیسرائیل کردویانە بەشی ڕێخاکانیان لەدەست لە 50 ساڵ تا 100 ساڵی ڕابردوو گرفتی گەورەی ئەنقەرە کورد بووە. بەپێی ئەو پرۆژەیە تورکیا بەشێک لە خاکەکەی لەدەستدا. گرفتی سەرەکی لە هەرێمی کوردستانەوەیە کە خەڵک ڕازی نیە لە دەوڵەتە لە سیستەمەکە. میدیای ئەمریکی گلەی لە ئێمە هەیە، ئێمە پشتیوانی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە پەرلەمان داخا دەستا و دەستی دەسەڵات ناکا، ڕۆژنامەنووس دەکوژرێکی چی کە بەم نزیکە پێم وایە دروست بێ ڕۆژهەڵاتی کوردستانی وەکو ئەزمموی زەیان. سبەینێ ئەمریکیەکان و ئەوروپیەکان هەرێمی کوردستان بەجێ بێڵن، ئێران و تورکیا لە ماوەی 4 ساعات کۆنتترۆلیەکە داگیریەکەنەوە. بەڕێزان خۆشەویستانم کاتتان باش لە هەر کوێیەکەن ساغ و سەلامەت بن. خۆشەویستان هەمومان نەزانین ماوەی چەند ساڵێکە باس لە گۆڕانکاریەک ئەکرێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەم گۆڕانکاری کە بڕیارە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بکرێت زۆرێک لە ڕۆژنامەنووسان و شرۆڤەکارانی سیاسی ڕۆژانە سەرنجی خۆیان بڵاوەکەنەوە و سەرنجی خۆیان نەخەنە سەر ئەو گۆڕانکاریانەی کە ڕوو دەدات. گۆڕانکاریەکانیش ڕاستە بە خاوی بەڕێوە دەچێت، بەڵام ئەبینرێت. ئێمە ئەمڕۆ لەگەڵ بەڕێز کاک ئەنوەر حسێن شرۆڤەکاری سیاسی ڕۆژنامەوان گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتی گۆڕانکاریانە، بزانین کورد لەکوێی ئەم گۆڕانکاریانەدایە، وایە بوونی زلهێزەکان لەم ناوچەیە چەند گرنگە بۆ کورد تا چەند توانیوێتی ئەم گۆڕانکاریانە لە بەرژەوەندی خۆی بخۆزیێتەوە. کاگە نۆجارێک بەخێر هاتی سەرسەرمان. زۆر سپاس. جارێکی دیکە بە خێراتن تەکەین مادوونەبی هیوادارین ساغ و سەربەرزبی. کاک ئەنوەر ئەگەر سەرنجێکی خۆت بە خێرایی لەسەر گۆڕانکاریەکان بخەیتە ڕووبۆی بچی لە ناو بابەتەکەوە. لە ڕاستی ئەستاس گۆڕانکاریانەی کە لە جیهان و خۆرڵاتی ناوەڕاست بە تایبەتی ڕوویداوە، با بڵێم لە دوای ڕووخانی دیواری بەرلین و ڕووداوەکانی کۆتایەتنی جەنگی سارد و لێکەڵۆشانەوەی یەکێتی سۆڤیەت یەکان یەکێک بوون لە ڕووداوە گەورەکانی ڕابردوو و مەسەلەن بەشێک لەوە کاریگەری تەنانەت لەسەر کوردستانی شەبووە. با بڵێم هەرێمی کوردستان بە دوای ئەو ڕووداوانە دروست بووە. بە دوای ئەو ڕووداوەکانی 11 سپتەمبەر یەک کاریگەری گەورەی لەسەر دنیادانا و دوای ڕووداوەکانی بەهاری عەرەبیش لە 2011 بۆ خۆی بە تایبەتی لە منتەقەکە خۆرڵاتی ناوەڕاست کاریگەری گەورەی داناوە. ئەزمموی دووەمی کوردیش لە ڕۆژاوای کوردستان دەرەنجامی ئەو بابەتەیە. ئەم ئاڵوگۆڕانە بەردەوام حاڵەتی نوێ بەخۆیەوە بینن، بۆیە تازەترین ڕووداوی گەورەی جیهانی و منتەقەیی لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر و پەلامانەکانی حەماس بۆ سەر ئیسرائیل و هێرشەکانی ئیسرائیل دواتر بۆ سەر غەزە و لوبنان و جنوبی لوبنان و ڕوخانی بەشار ئەسەد و شەڕی 12 ڕۆژەی ئێران. بە نظری من ئەمە تازەترین ڕووداوە کە هیچی کەمتر نییە لە ڕووداوەکانی ڕوخانی دیواری بەرلین و 11 سپتەمبەر و ڕووداوەکانی بەهاری عەرەبی. ئەتوانین بڵین شەڕی 12 ڕۆژەی ئێران ئیسرائیل کۆتایی پێهاتووە یان بە شێوەیەک لە شێوەکان وەستاندنی ئەم جەنگە جۆرێکە لە ئاگر بڕ؟ ئەنی ئوستاز لە ڕاستیە با بڵێم فاکتی سەرەکی شەڕی 12 ڕۆژەی نێوان ئیسرائیل و ئێران دەرەنجامی ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەرە، دەرهاوشتەی ئەو ڕووداوەیە. بۆیە کاتێکە ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر ڕووەدا دواتر دەرەکەوێت کە ئایا حەماس هەر بەڕاستی ئەم کارە نائەقلانی کردویان
دیانویەکی باش بوو بۆ ئیسرائیل. ئیسرائیل لە ساڵی 1940ەوە کە دروست دەبێ یەکەم ساڵ کە دروست دەبێ کەوتە جەنگەوە لەگە وڵاتانی عەربی و ساڵی 1952 ساڵی 1960ەکانە دیسان 1982 دیسان بەردەوام ینی هەر 10 ساڵ جارێک چۆتە شەڕێکی قورسەوە لەگە وڵاتە عەربیەکان و هەندێک لەمانەگەل لە کۆمەکی مەسەڵەن عێراق و سووریا و ئوردون و فەلەستین و سووریا و فەلەستین ئەمانە هەمووی بەشدار بوون لەم شەڕانەیە بە خودی میسریش. بەڵام لە هەموو شەڕانی کە وڵاتانی عەربی 10 ساڵ جارە لەگەڵ ئیسرائیل کردویانە بەشی ڕێخاکانیان لە دەستاوە ینی جارێک غەزە جارێک سینا جارێک بەرزایەکانی جۆلان و ئەم جارەش زۆرتر بۆ ئیسرائیل ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەری بە دەرفەتێک زانی کە کۆتایی بۆ هەموو نائەمنیانەی خۆی بێنێ بۆیە ئێستا بیرلەوە کاتەوە بە تەواوی غەزە کۆنتڕۆڵکە و دای ببڕێ لە فەلەستین و بەم شکڵە ئیسرائیل سنوورەکانی لەگەڵ فەلەستین نامێنێت ئۆتۆماتیکی چێتە گەڵ میسر. ئەمە یەک. دووهەم دوای ئەوانە بۆی دەرکەوت کە بە تەنها کۆتایی هاتن بە حەماس و بە غەزە کۆتایی کێشەکانی ئەو نییە وەڵکو پێویست بوو چی بکە پێویست بوو حزب الله لە بەرزایەکانی لە جنوبی لوبنان بە تەواوی کۆتایی پێبێنەوە واشی کرد بە لێدانی مثلا حەسەن نەسڕڵڵاه و دواتریش هێرشی زەمینی و ئێستاکان حکوومەتی لوبنانی ناچار کردووە یا بە حکوومەتی لوبنان بۆ خۆی ناچار بۆ کەوەی باز لە چەکتکردنی حیزب اللهەکە و بێگومان ئەمە ژەکرێت جارێککە مثلا نا غەزە و حەماس ئەتوانن هەڕەشە بن لەسەر ئیسرائیل و نا حیزب الله لە جنوبی لوبنان ئەتوانێت جارێککە هەڕەشە بێ و تەنانەت ڕژەی بەشار ئەسەدیش کە با بڵێم فاکتێکی ئەساسی بەستنەوەی هیلالی شعیت هارام و بە جنوبی لوبنانەوە کۆتایی پێهاتوە لە 8 دیسەمبەر. کەواتە مەترسیەکەی تەنها ئەو هیلالی درێژە پێدانی ئەو هیلالە بوو یا حکوومەتی سووریا بەڕاستی هەڕەشە بوو بۆ ئیسرائیل؟ لە ڕاستیە لە دەورانی حافز ئەسەدەوە جگەلەوەی کە بەشێکی زۆری گروپی مقاومەی فەلەستینی بنکە و بارەگاکانیان لە سووریا بوو بە پێکەکەشەوە کە ساڵی 1982 بەشداری شەڕی ئیسرائیلی کردووە و تەنها 12 لای شەهید بووەوە یەکێک بۆ لە فاکتەکانی دەستگیرکردنی خودی وەجالانیش لە 1990 باشە. بەڵام بێگومان ڕژێمی بەشار ئەسەد و دەوڵەتی سووریا یەکێک بوون لە هەرە پاڵپشتە بەهێزەکانی کۆماری ئیسلامی ئێران و ئەو خەتی هیلالی شیعی لە تارانەوە ئاهاتە کرماشان و هاتە دیالە و تکریت و شنگال و شەرگات تێ پەڕیتا چووە ڕۆژئاوا و لەوێەوە بۆ ناو سووریا و لەوێ بۆ جنوبی لوبنان ینی خەتێکی وەسڵی بەهێز بوو حکوومەتی بەشار ئەسەد و ڕۆژێمی سووریا بۆیە بێگومان مەترسی گەورە بوون لەسەر ئیسرائیل. قسەکەەوە بوو کە 7 ئۆکتۆبەر بە کۆتایی هاتنی بەشار ئەسەدیش نەوەستا جگەلەوەی کە هەوڵی کۆتایی هاتنی حوسەکانیان داوە تا ئەسا سەرکەوتونە بوون و لە هەمان کاتە ویستیان مثلەن هێزە ئەساسیەکە کە کۆماری ئیسلامی ئێرانە لەگەڵ ئەو ڕوبەڕوو بنەوە بۆی کۆتایی بۆ مەترسیانە بێنن لەسەر خۆیان بۆیە شەڕی 12 ڕۆژە بە نظری من خۆتان نەزان لە سەرەتای ڕاستە چرای سەوزی ئەمریکای بۆڵکرا و بەڵام ئەمریکا دەخالەتی نەکرد تا دوایی و دوای هەندێک لە چاودێران ئەڵێن ئەمریکا بە جددینێ بۆ بەشداریکردنەکەی بۆیە بە نظری من پێم وانی شەڕی ئێران و ئیسرائیل یا با بڵێم شەڕی ئەمریکا لەگەڵ خۆرئاوا و گروپی ئێستای با بڵێم سێزایدیەک بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا و کە لە دانووسانان و ناگەنە نەتیجە هەندێک لە چاودێران پیان وایە ئیمکانی هەیە مانگی نۆ تاوەکو کۆتایی ساڵ جارشکە ئەو شەڕە لە نێوانیانە دەست بکاتەوە بۆیە ئیسرائیل خودی ئەمریکا و خۆتەنانێت ئەو سێ وڵاتش کە ئێستا دانووسانیان هەیە لەگەڵ ئێران پیان وایە ئێران مل نادا بۆ داواکاریەکان بەڵام لە ڕاستیە بەشێکی ئەمانە بە تەنها پەیوەندی نیە بە چەکی ناوەکی و پەیوەندی نیە بە ئەم بیانوانەوە لە ڕاستیە پیان وایە کە ئەبێ ئەو مەترسیانەی کە لەسەر ئیسرائیلی دۆستیان و لەسەر بەرژەوەندیەکانیشیان وستاز لەسەر خۆم شەڕانە تەنها شەڕێکی ئەسکەری ئەوە نییە شەڕێکی سیاسی نییە فاکتە ئەساسیەکەی هۆکارە ئەساسیەکانی لە پشتەوە بەڕاستی شەڕ ئابوووریەکانە کە جەنگی کەندا و ڕوئەدا هەرێمی کوردستان دروستە بێت و باشووری کوردستان لە ژێردە سەڵاتی بەعز زۆرێک لە جۆرەکان سەربەخۆی وەرەگرێ کە جەنگی سووریا و بەهاری عەرەبی ڕووەدا ڕۆژاوای کوردستان دەرفەت وەرەگرێت و جۆرێک لە جۆرەکان ئەبنە دەسەڵاتدارێتیەکی سەربەخۆ دروستە بەڵام بۆچی کە باس لە گۆڕانکاریەکان نەکرێ هەمیشە باس لەوە کرێ کورد ناتوانێت گۆڕانکاریەکان بەگشتی لە بەرژەوەندی خۆی بقۆزێتەوە ئەوە نییە لە بەرژەوەندی خۆی دەرفەتەکانی وەرگرتووە
ئوستاز لە ڕاستیەوەی تۆ باست کرد ڕاستە یەکەم ئەگە بڵین ئەزمموی باشووری کوردستان دەرەنجامی وەکوتم ڕووداوەکانی ڕوخانی دیواری بەرلین و جەنگی سارد و لێکەڵۆشانەوەی یەکێتی سۆڤێتەوەی تۆ جەنگی کەنداوە بارحاڵ و دووەمیش دەرەنجامی ڕووداوەکانی بەهاری هەرێبێکەوەتە ئەم دوو ئەزممونە دەرەنجامی دوو زروفی مەوزوعی سیاسین و ئاڵگۆڕی ناوچەی و جیهانی و منتقەی بەخۆیەوە گرتووە بەڵام مەسەلەن ئەو ڕخنەیە و بۆ چونە جەناب لێوە سەرچاواگرێ مەسەن ساڵی 1990 هەرێمی کوردستان ئازاد بۆ نییە بەڵێ لە 1990 باشە تا ئێستا نەیتوانیوە بنەماکانی حکوومەتێکی بەهێزدانێ و نیگەرانیەکانی خەڵک بڕێنێتەوە و خزمەت گوزاریەکانی خەڵک بەردەست بێ ئۆتەنادەوە سادەترین شت کە خەڵک ڕۆژانەوە دابینکردنی موچەیە کەچی لە کاتێکا بۆ معلوماتی جەنابێت ساڵی 1964 لە ساڵی 1964 تا 1967 وڵاتێکی وەکو سنگافورە دروست بووە باشە کەچی ساڵی 1970 ئەبێ بێشە لە پڵنگەکانی باشووری ئاسیا و ئێستا لە ئاستی دنیایەکێک لە هەرە وڵاتە گەورەکانی دنیا هەمووی 20 ساڵی پێ نەچوو هەمووی 20 ساڵی پێ نەچووە لە هیچەوە بۆ معلوماتت یعنی ئەو وڵاتە هیچی نەبوو کە مالیزیەکان دەریان کردن بە شەرتی کۆمەڵێ جەزیران هیچیان پەیوەندیان بە هیچ باشە کەچی ئێستا لە ئاستی دنیایەکێک لە وڵاتە خۆشگرە یعنی بۆ معلوماتی جەناب لە دوای سویسرایەکە لە وڵاتەکانی کە باشترین دەخلی فەردیەیە و پاسپۆرتەکەی یەکەمینە و یەکێکە لە وڵاتانی ژینگەی پاکە ئیمکاناتی باش بەهرەمەندە خەڵک ڕازیە خۆش گوزەرانە هەرێمی کوردستان لە دوای ئەو هەموو ساڵە ناتوانێت موچەی هاوڵاتیەکانی دابینکە باشەکەواتە چۆن نتوانێت لەگە ئەو هەلو مەرجە ناوچەی و جیهانیانە خۆی بگونجێنێ و لە دوای ئەوەشە بەڕاستی بای بڵم هەرێمی کوردستان دراسی باشی ئەو ڕووداوە جیهانیانەی نەکردووە بەڵکو پابەند بووە بە کاریگەری دوو وڵاتی پڕنەفوز لەسەر هەرێمی کوردستان تورکیا وێرانن زۆنی ساوزوزن بە نظری من ناتوانێت لەگەڵ ئەو ئاڵوگۆڕە خێرایانەی دنیا خۆی بگونجێنێ و نەیتوانیوە مەسەلەن بتوانێت هەموو ئەو وڵاتانەش قەناعەت پێ بکە کە لە پشتیوانی بەردەوامی بن ئەوش دەرەنجامی چییە؟ دەرەنجامی بوونی گەندەڵی زۆرە نائەدالەتی زۆرە و ئەو هەموو کێشە و گرفتەی کە ڕوبەڕووی خەڵک بۆتەوە و تەنها ئێستا مەترسی سەر ئازادی ڕادەربنی شیاتۆتە سەر بەڵام بەبەراورد لەگەڵ ڕۆژاوای کوردستان لە ناوجەرگی ئەو هەموو کێشە و مشکلە و گرفتانەی کە هەیە لە سووریا ئێستا کارکتەرێکی بەهێزە هەسەدا یا کوردەکان کارکتەرێکی بێزن یەک نقطەی زعفیان هەبووە لە ڕابردوو کە ئێستاش بێگومان کاریگەری هەیە ئەوش ئەگەر ئۆتۆریتەی پێکەکەی زۆر بەسەرەوە بووە و کاریگەری پێکەکەی زۆر بەسەرەوە بوو لە کاتێکا پەکە لە لیستی تیرۆر بووە و تورکیا هەژمونێکی گەورەی هەیە لە سووریا و ئەمریکا و ئەوروپا مخالفی سیاسەتی پەکەکە بوون ئەمە یەکێک بووە لە خاڵە نێگەتیڤەکانی ڕۆژاوای کوردستان ئەگەر نا مەسەلەن لەو کات لە 2011ەوە کە بەهاری عەرەبی ڕوویداوە لە 2012 کانتۆنەکانی خۆسەری دیموکراسی دروستکراون بەسم بەردەوام موچەی خەڵکییان داوە و نائەدالەتیە کە بە قسەی ئەوانەی کە نزیکن لەوێ زۆر کەمەیە هەر نییە و لە هەمان کاتیشا یەک هێزی کاریگەرە و بەم دویانەش ئەنەکەسەیان قبول کردو بۆی کە بارودۆخیان لێ تێک نەدا ئەگەر ئەنەکەسە هێزێکی فعال و چالاک نەبووە لە ڕۆژاوای کوردستان هۆکارەکەی ئەوەیە کە بارودۆخیان لێ تێک نەدا ئێستا پەکەکە قورسایی ماوە لەسەر خۆسەری دیموکراتی لەوێ بەڵێ ئێستا پێکەکە بەداخەوە کە وا باشە پێکەکە هەندە دەخالەت لە کاروباریان نەکە و هەندە فشاریان لەسەر نەکە بەڵام لە ڕاستیە لە دوای پرۆسی ئاشتی نێوان تورکیا و پێکەکە بجارێکتر بەشێک لە هێزەکانی خۆی ناردۆتەوە ڕۆژاوە و بەشێکشی ناردۆتە منتەقەکانی سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ناو پێشاک یعنی ئێمە خۆی لە ڕاستیە هەسەدە و خودی مەزلوم عەبدی کارکتەرێکی سەرەکی نێو پێکەکە بۆ لە قەندیل و بەشێکی زۆری بەرپرسەکانیان کە ئێستا لە حوزوریان هەیە ئەوانە هەمووی کارکتەری سەرەکی پێکەکە بوون لە قەندیل و بارحاڵ بەڵام ئێستا وای باشە پێکەکە لەبەر ئەو هەلوو مەرجی کە هاتۆتە پێشەوە و ئەو بیانوانەی کە تورکیایەتی کە ئاڵێ ئەمە خواردۆغان هەموو جارەڵێ ئێمە ئەگەر پرۆسی ئاشتی سەرکەوێ ئێمە تەنها ناوەستین بەوەی کە پێکە چەکدانێ هەسەدە و پژاک و ئەو 32 ڕێکخراوی کە تابعی پەکەکەن لەسەر تاسەری جیهانە ئەبێ هەمووی هەڵوەشێنێتەوە بۆیە قسەکەوەیە ئستا پێکەکەوا باشە ئەم هەژمون و هەیمەنەی خۆی لەسەر ڕۆژاوای کوردستان کەم کاتەوە و کەمتر دەخالەتی تیا بکە بە تایبەتی کە ئێستا مەسەلەنەوەی کە پرۆسەیەکیان هەیە لەگەڵ تورکیا و تورکیا پێکەکە بەسێتەوە بە هەسەدەوە ڕۆژاوا بەسێتەوە بە قەندیلەوە بە نەزەری من لە قازانجی هەسەدە نیە و بۆ معلوماتی جەناب جگە لەوانە شەزەکەم هەسەدەش خۆی ئەوێ
بێتە دەرەوە لە ژێر کۆنتترۆلی پێکاکە بە تایبەتی هەیە بڵێ ئەو نیەتەی هەیە لە ڕاستی ئەزانی بۆچی لە ڕاستە ئەو هەموو قوربانیانە یاوێنە هەسەدا زیاتر لە 18,000 گەریلا لە ڕۆژاوای کوردستان شەهید بووە لە دوای ڕووداوەکانی 2011ەوە معلوماتی جەناب پێکە نزیکەی 1000 شەهیدی هەبوو 1000 گەریلا هەیە بۆ پێش ڕووداوەکانی بەهاری عەرەبی لە ڕۆژاوای کوردستان ئەمە لە دوای باکووری کوردستان دووەم پارچەی گەورەیە کە زۆرترین گەریلای هەبووە و ئینەرژی لێوەگرتووە شەهیدی هەبووە بەڵام ئێستا خودی مەزلوم عەبدی لە ژێر کاریگەری ڕۆژاواییەکان بە تایبەتی فەڕەنسا پێیان وایە کە پێکەکە ڕۆژا و هەسەدە و مەزلوم عەبدی پێویستە لەژێر ئۆتۆریتە و هەژمون و هەیمەنەی پێکەکە بێنە دەرەوە بەڵام بە نەزەری من هێشتا ئەمە پێرفێک ماوێتیگەیشتە ئەستاز یەک معلومات پێ بڵێم لە ڕووداوەکانی پار لە شەڕەکانی تشرین بەنداوی تشرین ئەسڵەن ئەو شەڕانەی کە کراوە گەریلا کردوێتی گەریلا کردوێتی کۆماندۆی گەریلا کردوێتی تایبەت بۆیە مەسەلە پێکەکەش ئەمەی بۆ گرنگە و پێکە لە ڕاستیە بە حەق بڵێم لە ڕابردووشە بەشێک لە هێرشەکان و فشارەکانی خۆی لەسەر تورکیا کەم کردبووە بۆ ئەوە بوو کە ڕۆژاوای کوردستان بپارێزێ بۆی گرنگ بوو و لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ئیمکاناتێکی مادی و ئەسکەری و سەربازی و هونەری زۆری سەرف کردووە لە پێناو ڕۆژاوای کوردستان کە بمێنێتەوە باشە کاک ئەنوەر لەو چەند ڕۆژی ڕابردوودا بەڕێز ئۆجەلان لە پەیامەکەیدا کە نوێترین پەیامی بوو بڵاوی کردەوە باسی لەوە کرد کە ڕۆژئاوای کوردستان لای ئێمە هێڵی سوورە مەبەستی چییە هێڵی سوورە؟ لە ڕاستیە ئەوەی کەوتم ئەردۆگان لە چەندین دانیشتنە ئەمەی وتووە کە مەسەلەن جیاوازی نییە لە بینی پێکەکە و هەسەدا جیاوازی نییە لە بینی پەژاک و کۆدار و مەسەلەن تەفگەر و چی حقیقەتیشن ئەمانە هەمیە لە ناو چوارچێوەی پێکاتەیەکان کە پێکەکە سەرەوەی هەڕەمە حقیقەتەکەی وایە بەڕاستی ینی بەڵام ئەوەیە کە خودی ئۆجالان کامەش توانایەکی لە ڕادەبەدەری پەکەکەیە کە توانیوەتی بەو شێوەیە بێگومان نعی نقطەی قووەتی پەکەکەیە پێکەکە لە هەر چوار پارچەی کوردستان و لە ئەوروپا نزیکەی 32 ڕێکخراوی سیاسی و فەرهەنگی و کللتوری تابعی پێکەکە لەسەر مەسەلەن لەسەر فەلسەفەی ئاپۆیزم و لەسەر ڕێبەرایەتی فکری ئاپۆیزم و ئاپۆ دروست کراونەوە حقیقەتە ئەتوانم مەسە هەموویت بۆ بژمێرم ویست باسی ئۆجالان ئەزانێ کە ڕۆژاوای کوردستان خەتی سوورە بەنسبەت خودی قەندیلیشەوە کە سازشی لەسەر ناکە و ئەگەر پێکەکە خۆشی لە قەندیل چەکدانێ بەڵام ڕازی نین بۆی ڕۆژاوای کوردستان چەکدانێ و تەسلیم بێ ئەوە قسەیەکە دووهەمیش پێم وایە لەو ئەتراز و ناڕەزایەتی خودی مەزلوم عەبدی و فەرماندەیەکانی هەسەدە و هەسەدە لە ڕۆژاوا تێگەیشتووە کە پرۆسەی ئاشتی قەندیل ئەنکەرە یەکسان نییە بە تاواکردنی پرۆسەی ئەزمموی کوردی لە ڕۆژاوای کوردستان و ناس نەژێر ئەو داوایە ئەگەر خودی ئۆجالانیش بیکە ئۆجالان ئەمازانێ بۆیە ئۆجالان نایەوێت قسەیەک بکە و نەتیجەی نەبێ و قسەکەی بشکێ بۆیە پێی وایە ڕۆژاوای کوردستان ئەبێ لە چوارچەوەی ئەم پرۆسیان نەبێ بەڵام تورکیا نەکەرم قسەی ئۆجالانی قبول نییە ئەسڵەن یەکێک لە مەرجەکانی پرۆسەی ئاشتی ئەوەیە کە وەکو وتم ئەوان تەنانەت باسی پەژاکیش دەکەن کە سلوورەکانیان زۆر دوورە لەیەکەوە ینی وەکو هەسەدەش نییە ئەوە دوایەوە ئوستاز بە نظری من ئەم پرۆسەی ئاشتیە کە دەوڵەت باخچەلی ئەتاتورکی دووهەم بە نظری من وایە دەوڵەت باخچەلی ئاتاتورکی دووهەمە بۆ تورکیا ئەو پرۆسەکەی هێناوەتە کایەوە نەخشەسازی پرۆسەکەەوە جا مەترسیەکە بەڕاستی لێرەیە وەختی خەڵکێکی وەکو نەتەوە پەرستی شۆڤێنی وەکو باخچەلی دێ دەست درێژەکە بۆ پرۆسەی ئاشتی کە هیچ نێتیشی نییە من یەقینم هەیە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕخنی زۆر لێژیراوە لەلایەن پارتەکانی ئۆپۆزیسیۆن و خەڵکی تورکیاوە بەڵام دەوڵەت باخچەلی ئەڵێ چی ئەڵێ دوای چەند ساڵی کە ئێوازانن من چیم بۆ کردن دەوڵەتی تورکیام لە چ نەهامەتێک و گرفتێکی گەورە ڕزگار کرد قسەکە چییە ئوستاز ئەم پرۆسەیە بە نظری من ئەوەیە کە بە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر و بە تایبەتی پێشتر ڕووداوەکانی بەهاری عەربی دیفاکتۆ بوونی کوردەکان لە ڕۆژاوە بە تایبەتی دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر تورکیا هەست بە مەترسیەکەکە ئەو ئاڵوگۆڕانی تۆ باسیەکەی هەست بە مەترسیەکەکە و پێشی وایە لەم مەترسیانە ڕەنگە کورد پێگە و جێگە و موقعێتێکی باشتری هەبێ
ئەوەی فیدراالیە کۆنفیدراالیە تا سەر بەخۆی یان ئەوەی کە لە شوێنێکا دەستی بە ئاو بگە بە دەریا بگە وەکەوەی کە چۆن لە ڕووداوەکانی چەند ساڵی ڕابردوو هەسەدەگەی بۆ مەسەلەن باب و عەزاز بۆ سەر دەریای سپیناوەڕاست بۆیە هات ئەفرینی داگیر کرد و عەزازی داگیر کرد و دوای سەرەکانی و گریسپیشی داگیر کرد بۆچی بۆی نەگاتە سەر دەریا بەڵام ئێستا ئەو نەخشەی کە ئیسرائیل باسیەکە و ئەو پرۆژەی داودەی کە بنیامین ناتانیاهۆ زۆر باسیەکە تورکیا پێی وایە کورد لەناو ئەم پرۆژەیە جێگە و پێگە موقعیەتیە بێ و پێشی وایە ئەم پرۆژەی داوت و ئەو نەخشەیە کە بنیامین ناتانیاهۆ زوو بەرزیەکاتەوە و باسیەکە یانەوەی کە لە خەیاڵیایە ئەوەیە کە بە پێ و پرۆژەیە تورکیا بەشێک لە خاکەکەی لە دەستدەدا مەسەلەن هەرێمی هاتای ئەوەی کە ئەسکەندەرونەی پێشوو و بەشێکی تر لە شارەکان لە دەستدەدا وەکو چۆن ئیترەوە تێ پەڕێ بە ڕۆژاوای کوردستانە و تەنانەت دێتە هەرێمی کوردستان وان دێجار باز لەوە کرێت کە ئەم پرۆژەیە نێتی هەیە ئەو هەموو زەی لە ڕۆژاوای کوردستانە بە تایبەتی لە حەسەکە و منتەقەکانی تر بە تایبەتی غازێکی زۆر کە یەکێکە لە یەدەگە گەورەکانی دنیا و ئەو خەتە ئیسرائیل ئەو خەتی حەسەکە غازی ڕۆژاوە بە چەمچەماڵەوە بەستێتەوە بۆیە بە عێراق شاتەیە پەڕێتە ئاچێتە سنوورەکانی ئێران یەکیانانە ئەنێ ئەم پرۆژەیە بگا بە سنوورەکانی ئێران یەکشیانەوەیە کە دەوڵەتێکی کوردی دروست بێ ئەو تیڕوانین تورکیایە کە هێشتا مەترسیەکەی تورکیا لەوەیە کە بەشێک لە خاکەکەی دەست بدرێ و پێگەی کورد لەناو ئەو نەخشەی کە ئیسرائیل باسیەکە جێگە بگرێ بێگومان تورکیانی گەرانی لە هەموو ئاڵ و گۆڕەکە چکە ڕاستیا تورکیا قوربانی ئەم ڕووداوانە بووە ئوستاس لە دوای جەنگی جیهانی یەکەم و ڕوخانی ئیمپراتۆرەتەکەی شێکی زۆری لێ لە دەستداوە تەنها ئێستاوان خەون بەوە بنجارێشکە مووسڵ بەدەست بێنەوە حەڵەبیش بەدەست بێنەوە و تەنها ئێستا هەژمونی ئەویان هەیە لە لیبیا دەخالت دەکەن بە پشتیوانیکردن لە هەفتە لە سەرڕاج بۆی کە بتوان جێگە و پێگە موقعێتێک ئێستا لە چوونە ئاوەکانی سۆدان بۆ دەرهێنانی وزە باشە و لە ڕووداوەکانی ئەم دوایی ئەم چەند ساڵی ڕابردووی نێوان ئازەربایجان و ئەرمەنیستان تورکیا دەخالەتێکی گەوری کردووە لە پشتیوانی لە ئازەربایجان و لەو ڕێکەوتنەی ئەم جارە تازە هەشتی ئابی ئەم ساڵ لە واشنتۆن کراوە لە نێوان ئەزەربایجان و ئەرمەنستان و بەدوای ئەوە بەدیهێنانی ڕێڕەوی زەنگەزور تورکیا ئەوێ ئیسفادە بکە لەمە و تورکیا مەسەلەن ئیمپراتۆرەتی گەورەی لە دەستداوە بۆیە ئێستا تورکیا نایەوێت جارێکی تر لەناو ئەو ڕووداوانەیە باج بە ئەوێ مەسەلەن لانی کەم وەکو خۆی بمێنێتەوە و گرفتی سەرەکی تورکیا با بڵێم لە 50 ساڵی ڕابردوو و پێشتر دیارە کێشە و گرفتی گەورەیەوە بەڵام با پێ بڵێم لە 50 ساڵ تا 100 ساڵی ڕابردوو گرفتی گەورەی ئەنقەرە کورد بووە باشە من ئەمەیە لێرە پرسیارێ بکەم کاک ئەنوەر خۆ لە ناو دەوڵەتی تورکیای ئێستاە ژمارەیەکی دیکە لە نەتەوە و ئاین و زمانی دیکە هەیە بەڵام بۆ ئەم مەترسیە تەنها بۆ کووردە بۆ ئەم مەترسی وەکو جەنابتە فەرمووی لە 50 ساڵی ڕابردووە ئەم چاوە و ئەم زوومی کامێرەی تەنها لەسەر کورد بووە و ترسی لەوە بووە کورد جۆرێک لە جۆرەکان پشکی خۆی جیا بکاتەوە ئوستاد لە ڕاستی ئەو پێکاتانی کە لە ناو تورکیا هەن یەک هەندێکیان مەسەبین وەکو عەلەوین ڕاستە تورکیا نیگەرانی لیان هەیە مەسەلەن کەمینەی جیاوازیاواسن بەڵام ئەوانە زۆر مەترسینین لەسەر تورکیا یەکیانەوەی ئوستاز لە واقعدا ئەو پێکاتە کوردیە کە دابەش کراوە بەشی ئەکسەریەتەکەی کەوتوتە ئەوە دوو ئێستا بە سنوورەکانیەوە دوو ئەزمون دروست بووە چ باشووری کوردستان چ ڕۆژاوای کوردستان و هەموو ئەمانە تورکیا پێیوا بوو لە ڕابردوودا پشتیوانی پێکەکەکەن دوای ئەو هێزێکی گەورەی وەکو پێکەکە لە باکووری کوردستان ینی بۆ معلوماتی جەنابەت بۆ کوردیش هەلومەرجەکە بەم شێوەیە نەبوو تا ساڵی 1984 پێکەکە خەباتی چەکداری دەست پێیەکە و ساڵی 1976 خەباتی سیاسی دەست پێیەکە کورد ینی ئەم دەور و نەخشەی نەبوو وە کورد ئەم کارێکتە سەرەکیە نەبوو لە باکووری کوردستان لە هەشبوونی پەکەکە نەبوو ینی مەسەلەن نەکار حرەکەتێکی چەکداری حرەکەتێکی سیاسی بەهێز نەبوو ینی هەندێک شتی بچووک هەبوو بەڵام هیچ مەترسی نەبوو لەسەر تورکیا بەڵام لە دوای ئەو ڕووداوانەوە تورکیا هەستی کرد کە گەورەترین مەترسی ڕوبەڕوو بووە و معلومات جەناب تورکیا لەگەڵ وڵاتانی دراوسی خراپترین پەیوەندیەکانی خۆیەتی بە تاریخ یعنی لەگەڵ یۆنان لەگەڵ قوبروس لەناو بولگاریا مثلەن تەنها 400,000 کەس لە بولگاریا هەن تورکن کە چێ و داوای مثلەن حکمی ذاتی و فیدرالیان بۆکە باشە
لەبەرەوە لەگەڵ ئێران لەگەڵ رووسیا لەگەڵ بەشێکی زۆری وڵاتانی تەنانەت عێراقیش تەنان لەگەڵ سووریاش پەیوەندی ینی یەکێ لە خراپی پەیوەندیەکانی تورکیا سووریا ئەگەڕێتەوە بۆ بوونی پێکەکە وە خودی ئۆجالان هەر بۆیەشە ساڵی 1990 کە هێزەکانی بردە سەرچن ڕووداوای لە حافظ ئەسعەد کرد یان خۆمان دێن ئەو کاراکەین یان ئەبێ ئۆجالان دەرکەن لەژێر ئەو شارەیە سووریا ناچار بۆ ئۆجالانی دەرکرد باش قسەکەی ئوستاس کورد پێگە و سنگێکی بەهێزی هەیە و ژماری دانیشتوانی کورد لە باکووری کوردستان نزیکە لە 20 میلیۆن و ئەمە کاریگەری کردووە لەسەر مەسەلەی مەفاهیمەکانی ئازادی و مافی مرۆڤ لە تورکیا و لە ڕاستیچا پێکە حرەکەتێکی بەقوت بوو پێکە حرەکەتێکی بەقوت بوو جگەلەوەی کە واقعیەتی هەبوو فاکتێک بوو و داکۆچی لە خەباتی گەلی کورد دەکرد لە هەمان کاتیا کارتێکی فشار بوو بەدەست سووریا ئێران عێراق و رووسیا و ئەرمینیا و بولگاریا و وڵاتانی ئەوروپاشەوە کاتێکی فشاری گەورە بوو لەو ملمانیانە لە ملمانەی ئاو لە ملمانەی نفۆز بۆ قسەکەوانێ نەکەین کە دەیتوانی ئەو دەرفەتانە بخۆزیێتەوە نەک بڵین کارتێکی فشار بوو ڕاستیا دووسەرە بوو بەڵام خۆی لە ئەسڵا ئەوانە دەوڵەتی بەهێز بوون بەڵێ باش دەرفەتەکانیش بێگومان قۆست بوو ینی بۆ نمونە ئێستا لەم هەلومەرجای پەکە ئەو دەرفەتی بۆ نمونە لە شوێنی شۆکو ئەرمینیا لەدەستیە ئەرمینیا کامپێکی هەبوو پێکەکە کامپی گەورەی هەبوو لە ئەرمینیا ڕایەنیانیانە کرد و بەشێ لە شەڕەشەختەکانی 10 ساڵی ڕابردووی پێشتری نێوان پێکەکە و دەوڵەتی تورکیا ئیمداداتی عسکەری و خواردنەوەوانە هەمووی ئەرمینیا دابینی کرد بوو ئێستا لە دوای ڕێکەوتنی ئەرمینیا و ئازەربایجان پێم وایە ئەرمینیا لەمە پاشەخشاکە بۆیە بەشێ پێکەش بەشێک لەم فاکتانە لەم کارتانەی لەدەستداوە بەڵێ باش کەواتە بوونی دەوڵەتانی زلهێز لەم ناوچەیە چەند گرنگە بۆ پاڵپشتیکردنی کورد و بۆ بەدەستێنانی مافەکانی کورد لە باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستان زەمانەتن یعنی مانەوەی ئەم زلهێزانە زەمانەتن ڕاستیان نەخێر ئەم دەوڵەتانە خۆشیان دەڵێن ینی فەلسەفەی سیاسی خۆیانەوەیە کە لە سیاسەتە دۆستیە تا سەر نییە بەرژەوەندیە تا سەر هەیە ئەوان حقیقەتی بەم شقلە سیاست دەکەن و خۆشتان بینی وتانە لە 1996 لە ڕووداوەکانی سیوێکی ئاپ ئەمریکا ئێرەی بەجێش بەبێدەنگ یا با بڵم ڕێگای بەکارڕادەیەک بەڵێ دوجار مەسەلەن چەند ساڵ لەوە پێش ڕێگایدا بەگەڕانەوەی تالیبان لە کاتێکا پێش لە لیستی تیرۆر بوو ئەوان بەپێی ئەو بەرژەوەندیەکان مامەڵە بوونی زلێزەکان ئەو تحصیل حاصلە وەکوتم ئەو ڕووداوانەی ئەو ڕووداوە گەورانە دەرەنجامی ئەزمموی باشوور و ڕۆژاوای کوردستان و بە بوونی ئەوانیش پارێزراوە سبەینێ ئەمریکیەکان و ئەوروپیەکان هەرێمی کوردستان بەجێ بێڵن ئێران و تورکیا لە ماوەی 6 ساعتا کۆنتترۆلیەکە داگیریەکەن و ئەو بۆ ڕۆژاوای کوردستانیش تا ڕادەیەکی زۆر هەرڕاستە ئەگەر ئێستا فەڕەنسیەکان لەوێنە بن ئەمریکیەکان و بەریتان و ئەڵمانی و ئیتالیەکان لەوێنە بن تورکیاوەکو چۆن ئەفرینی داگیر کرد حەسەکەش و ڕقەش و تەبقە و چۆچۆ هەموویان داگیرەکە ئەوە حقیقەتە چکە ئەم هێزانە ناهاوسەنگن مەسەلەن بە هێزی یەکێتی شوبارتیشەوە بەرامبەر بە ئێران یا تورکیا تەنانەت بەرامبەر بە حەشتی شعبیش ناهاوسەنگن خۆیمە لە ڕووداوەکانی دوای ڕفراندۆم بینیمان کە حەشتی شعبی چۆن توانی بەشێکی زۆری خاچی کوردستان داگیر بکاتەوە بوونی ئەوان بە نەزەری من لایەنێکی ئیجابی هەیە کە ئەم دوو هەرێمە ئەتوانن لەگەڵ ئەوان خۆیان گونجێنن و بەرژەوەندیەکانی ئەوانیش بپارێزن بەرژەوەندیەکانیان چییە؟ بستاس ئێستا بەشێک لە بەتەنها بەرژەوەندیەکانی ئەمریکانیە کە خۆی لە چەند مەسەلەن پرۆژەی ئابووری گەورە ئەبینێتەوە ئێستا ئەستاز ئەو 4 پرۆژە گەورە 4-5 پرۆژە گەورە ئابووری کە لە دنیاە هەیە مەسەلەن پرۆژەی ئاوریشم باشە دوایەوە پرۆژەی داودی ئیسرائیل دوایەوە ئەو پرۆژەی زەنگە زۆرەی کە تازە مەسەلەن لە نێوان ئەزەربایجان و ئەرمەنیستان ڕێکەوتنی کراوە دوایەوە ئەو ڕێکەوتنی کە حکوومەتی عێراقی لەگەڵ تورکیا بەنیازە بیکە دەواازەی بوو بەڵێ دوایەوە مەسەلەن پرۆژەی تریش هەبوو کە پێشتر هیلالی شەعیب و تێکشکاوە هەموو ئەم پرۆژە اقتصادیانە ئەم وڵاتانە بە جۆرە لە جۆرەکان پشکیانتیا هەیە بەشدارن و بەشێک لەم خەتانە لەم هێڵانە بەناو کوردستانە تێپەڕێن چ پرۆژەی داوت چ پرۆژەی هیلالی شیعی و چ پرۆژەی گەشەپێدانی عێراق هەموو ئەوانە
پرۆژە داودیش بڵێ هەموو ئەمانە بە جۆرە لە جۆرەکان بەو پێی هەرێمی کوردستان پێگە و موقعەتێکی گەورەی وزە و ئەنرژی و نەوتی هەیە وەکو باسم کرد بە تایبەتی لەو خەتەوە بۆی ئەکەوێتە ناو ئەم پرۆژەیەوە وە قسەکەوەی هەرێمی کوردستان چەنە ئەتوانێت سەرنجی ئەم وڵاتانە بۆ خۆی ڕاکێشێ کە لە ناو ئەم پرۆژەیە بن ئێستا مەسەرەن پرۆژەی گەشەپێدان پرۆژەی گەشەپێدان کە لە فاوە دەست پێەکە بۆی کە وڵاتانی کەنداو بە ئەوروپا و بەستێتەوە لە ڕێگای تورکیاوە ینی هێشتا ئەو نەخشەیە هەرێمی کوردستانی تیان نەبێ ینی لە دهۆکەوت تێ نەپەڕێ لە شوێنێکی ترەوە بڕواکە هەرێمی کوردستان بەڵام قسەکەوەی ئەگەر ئەمریکیەکان ئارەزویان لەبێ ئەوروپیەکان ئارەزویان لێم پرۆژە توان هەرێمی کوردستانیش ئەو کاتە بۆ گرنگە پرۆژەی داوت بێگومان نەتوانێت بەشێک لە ئامانجە سیاسیەکانی مەسەلەن کوردیش بەدی بێنێ و پرۆژەی هەموو پرۆژانەی تر ئەم پرۆژانە مەسەلەن چۆن نەتوانێت هەرێمی کوردستان قازانجی لێ بکە ئەوە نەژەوەیە کە ئەوەی تر ئێران تەریک بکەن ئێران محاسەرە بکەن ئێواران گەمارەوە بن سوودمەند نەبێ لەم پرۆژە چونکە مەسەلەن بە ئوستاز بە هەر کام لەم پرۆژە تازانەی کە ئەمریکا ئەوروپا تەرخیان کردووە زەربەدانە لە پرۆژەکانی سین و رووسیا و ئێران بۆیە قسەکەوەیە کە ئێستا وا باشە هەرێمی کوردستان ئەم بەڵام پێشەوە ساز ئەم پەیوەندیانە لەگەڵ ئەم وڵاتانە ڕێخا پێویستە خۆی ڕێکخاتەوە لە ناو خۆیە گرفتی گەورەی هەموو کیانێک هەموو هەرێمێک هەموو دەوڵەتێک ئەوەیە کە گرفتەکانی ناوخۆی چارەسەرکە ئەمە ئەساسیە چکە کە خەڵک لە پشتیوانی نەبێ و خەڵک فاکتی پشتیوانی سەرەکی نەبێ بە دەرەنجام دەوڵەتانی ئەمریکا ئەوروپاش ناتوە ینی بۆ نمونەیەک بۆ بێنمەوە لە ئەفغانستان حکوومەتەکەی غەنی ئەشرەف خۆ بە دەنگدانی خەڵک هاتبوو کەچی نەیتوانی بەرگەی 24 ساعت هێرشەکانی تالیبان بگرێ و بەجێ ڕۆژ بۆ چکە خەڵکی لە پشتیوان نەبوو چکە گەندەڵی ڕەگی داکتا بوو بەناو دەوڵەتە کەچی مەسەلەن تالیبان لە ماوەی 8 ساعت هات حکوومەتی دروست کرد و ئێستا حکوومەتەکەش بەڕێوە بە بۆیە گرفتی سەرەکی لە هەرێمی کوردستانەوەیە کە خەڵک ڕازینیە لە دەوڵەت لە سیستەمەکە لە حیزبەکان لە حکوومەت ئەمە گرفتی ئەساسیە بە تەنها ئەمریکا ناتوانێت بتپارێزێ ئەمریکا ئەتوانێت ساڵێک 2 ساڵ 10 ساڵ 20 ساڵ بتپارێزێ خۆشیان نەزانن خۆشیان جارێک لێم بیستون کاڵێ میدیای ئەمریکی گلەی لە ئێمە هەیە ئێمە پشتیوانی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە پەرلەمان داخا دەستا و دەستی دەسەڵات ناکا ڕۆژنامە نووسە کوژرێکی وچی کاگەنوەر تەیدەن بۆ قسەکەی جەنابەت بەپێی ئەزمموی ئەم چەند ساڵی حکومڕانی ئەم دوو هێزە سیاسیە چاوەڕێیان لێ ئەکرێت کە بتوانن پشکی خۆیان لەو پرۆژە ئابوووریە گەورانی کە جەنابەت باست کرد پشکی خۆیان بپچڕن وە سەرنجی ئەو وڵاتانە بە شێوەیەک ڕابکێشن کە ئەم پرۆژانە بە هەرێمی کوردستانە بڕات و ئەگەر لە غیابی نەبوونی وڵاتانی ئەوروپاش بتوانن سەرنجی ئەم وڵاتانە ڕاکێشن و لێرە بمێنەوە ئۆستاس ئەوان ئەم جێگە و پێگە و موقعەتەیان بۆ گرنگە ئەمانە لە حکومداری بن یا خەڵکانی تر چونکە ئەوان بە پێی بەرژەوەندەکانی خۆیانەوان سیستەمی حکومڕانیەکانیش بگۆڕن وەکوی ئوستاز لە میسر چۆن مەسەلەن سیسیان گۆڕی بە مورسی عفو مورسیان گۆڕی بە مورسیان گۆڕی باشە وەکو چۆنەوەی لە ئێران ڕەزاشایان گۆڕی بە خومەینی وەکو چۆنەوەی لە بەشێکی زۆر لە وڵاتانی منتەقەکە ئەسادەترین ئەوانێ ئەسەدیان گۆڕیەوە بە شەرع لەبەرەوە بۆ ئەوان بۆیان گرنگ نییە چێ هەیە لێرە چێ حاکمە ئەم دوو حیزبە حاکمە ئەتوان بەرژەوەندەکانیان پارێزن یان دوو حیزبی تریش ئەتوانن دوو کەسایەتی تریش ئەتوانن خۆیان نەتوانن ئەمە بکەن و بە نەزەری من ئەوان ئاوا بیرەکەنەوە کە هەرێمی کوردستان پێگە و موقعەتەکەی گرنگە نابێت لە دەستی بن بەڵام ئەوەی کە ئاڵوگۆڕە بێت لە حیزبی سیاسیە ئەمە بن ئەوە بنیان خەڵک ئاڵوگۆڕ پێگەێنێ لەناو حکوومەتە ئەوان بەسەرەن جۆرێکی ترە بەڵام جێگە و پێگە و موقعەتەکە و سەرچەبوونی وزە و ئەو ڕێڕەوانی کە هەیەی مەسەرەن ئەگەر پرۆژەی داوت بە نمونەوە بگرین کە ڕەنگە پرۆژەیەکی دوورمەودا بێ ئیسرائیل لەگەڵ بیەوێ ئەوە بکە ئیلا بێ بەشێکی بە هەرێمی کوردستانە تێپەڕێ بۆی بگاتە باشووری عێراق بۆی نزیک بێتەوە لە سنوورەکانی ئێران کەوتانی جێگە و پێگە و موقعەتەکە گرنگە تێگەی پشتێنەی ئەمنی ئەو پشتێنەی کە ئەفۆ پشتێنی کە عێراق فاو بەسێتەوە بەکەنداوە مەسەلەن ئەگە پێکەکە هەبێ مەترسی بۆ ئەو خەتە دروستکە ئەو خەتی شەمە نەفرە ئەو خەتە بازرگانیە دروستکە بۆی قسەکەوەیە کە ئەم جیۆپۆلۆتیک و جێگا و موقعەتەکە گرنگی تایبەتی خۆی هەیە بە نەزەری من حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا نەیتوانێت خۆی بگونجێنە لەگەڵ ئەو بارودۆخی ئەو هەلومەرجەنی و دەوڵەتیە و ڕازیش نین لی
وەگلی زۆریشیان لێ هەیە و هەموو ئەوە بینن بەڵام تۆ ڕەنگە بڵێ باشایی بۆ بەردەوام پشتیوانیەکەن ئوستاز ئەوان ئەمە ڕاستە کە بەدیل نییە کاک ئەنوەر بەدیلی یەکێتی و پارتی نیە زۆرجار لەناو کۆڕ و کۆبوونەوە و سەحافە و میدیا و سۆشیال میدیایە باس لەوە کرێت کە یەکێتی و پارتی بەدیلیان نییە بۆی ئەمریکا و ئەوروپا پشتگیریانەکەن وەڵا لە ڕاستیە کەس تەسەووریە کرد ئەحمەد شەرع بەدیلی ئەسەد بێ دانی گرفتێک ئوستاز هەیە ئەوەیە کە سووریا جیاوازەکە لەگەڵ هەرێمی کوردستان چییە؟ جیاوازەکە سووریا بۆ خۆی کیانێکی ڕسمی هەیە دەوڵەتە مەسەلەن ئەسەد بێ شەرع بێ فڵان بێ ئەم جیۆپۆلیتیک و جوگرافیایە خۆی پارێزراوە بەڵام گرفتەکە زانی بەنسبەت ئەمریکا خۆراوەچێ ئوستاز بۆ دەست لێدان لە هەرێمی کوردستان پێیان وایە هەر دەست لێدانێک ئەتوانێت نفوزی ئێران زۆرترکە و نفوزی حەشتی شعبی زۆرترکە و دەخالەتی تورکیا زۆرترکە بۆیە خۆ ئوستاز ئەوان دەمێک ساڵە لەگەڵ ڕوخانی ئێرانە بەڵام یەکێ لە ڕاستیایەکە لە سەبەکان نەبوونی بەدیلێکی گونجاوە ئێستاش نایانەوێت دەوڵەتی ئێرانی بڕوخێنن ئەیانەوێت تحولێک پێک بێنن باڵی ڕیفۆرم بێنە سەرکار باڵی ڕیفۆرم بە هەمان شکل و فۆرمشت کۆمەڵ لە تعدیلات بکەن مەسەلەن ڕیفۆرمیستەکانی وەکو خاتەمی و ڕۆحانی و جەواد زەریف و پزیشکیان و ئێستا کە بەشێک لە سوپای پازداران و چۆچێ تەیدیانەکەن ئەیانەوێت تحولە ئاوا پێک بێ بەڵام بە نەزەری من حکومەتی هەرێمی کوردستان بەم حاڵ و بەم ڕەفتار و بیر و بۆچوونەی ئێستاوە ناتوانێت بۆ ئەبەت لەسەر حکوم بێ کاکەنوەر من جەنابتم زۆر ماندوو کرد زۆر سپاس بۆ ئامادەبوونێت ئەگەر شتێکمان لەبییر چوبی حەسکەی ئاماژەکە بکەی وەڵا زۆر سپاس ئوستاز لە ڕاستیە ئەو وەکو هەمیشە بەشێ لە چاودێران لە خۆرهەڵاتی ناوەڕاست ئەقوڵە بەدا وە گرنگە لەو نەخشە تازانەی کە دێ ئەنی کورد یەکسان نییە بە یەکێتی و پارتی و بەکەکە کورد مثلەن شایانی ئەوەیە کە زۆر باشتر لەم هەلوو مەرجەی ئێستای تایەتی بژی چ لە شایستەیە وەکو قەتەریەکان بژی لەنە ئەو هەموو ئیمکاناتی و زەوغازوانە باسی ڕۆژهەڵاتی کوردستانمان نەگرت کە بە نەزەری من ڕۆژهەڵاتی کوردستان لە داهاتووە جێگە و پێگەیەکی لەناو ئەو ئاڵوگۆڕانەیە ئەبێ بە تایبەتی کە مەسەلەن کارکتەری ئەساسی لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا دوو حیزبی گەورەن کۆمەڵە و دیموکراتن کاتوان دەور و نەخشیانە بێ من هەمووی جار ئەژڵێم بە خۆشیانڵێم ئەی پژاک پەیوەندی هەیە ئوستاز بە بوونی پەکەکەوە و ئەبوونی پەکەکە بەم شکڵی ئێستای بمێنێتەوە پەژاک بەڵام پەکەکە لە ڕاستی ئەوە بەستەی پێکەکەیە و بە دوای ئەم ڕووداوانەوە چەند ساڵێک شە پەژاک بێگومان هێزی سێهم بووە کاریگەری کەم بۆتەوە و کەوتۆتە بەڕەخنەی خەڵک کە مەسەلەن ئەو پرۆسەیە ئەبوو لانی کەم بە ئاگاداری ئەوانش بێ و هێزانێت تریش بوو بۆیە قسەکەم وەیە هیوادارم مەسەلەن لە داهاتووی ڕۆژهەڵاتی کوردستانە کە بەم نزیکە پێم وایە دروست بێ ڕۆژهەڵاتی کوردستانی وەکو ئەزمموی سێم هیوادارم هەرگیز تەجربەی باشووری کوردستان و هێزە سیاسەکانی دووبارە نەکەنەوە زۆر سپاس دەکەین کاکەنەوە خۆشەویستان عزیزان گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز کاک ئەنوەر حسێن کۆتایی پێهات ئێوەش بمێنن بەخێر هەر شاد بن